سڵاو بەڕێزان، ئایا نەورۆز جەژنی کوردە؟ ئایا نەورۆز خورافتە ڕاستی؟ ئاینەکان چۆن باسی نەورۆزیان کردووە؟ ئایا ئاگری نەورۆز هیمای ئاگرپەرستیە یاخودنا؟ ئەمانە و چەندین پرسیاری تر ئاراستەی بەڕێز مامۆستا ماکۆ ساوێن دەکەین، خاوەنی هەردوو کتێبی تێڕامان لە مێژووی کورد و ڕامان لە ئاینە زاگرۆسیەکان. بینەرمان بن. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. جارە پێش هەموو شتێک بە ئەم پرسیارە بەم شێوە بکەین، ئایا نەورۆز جەژنی کوردە جەژنی هەموو گەلانی با بڵێن خۆرهەڵاتی دوورە؟ لە بنەچەدا جەژنی نەورۆز جەژنی مادەکان بووە، بەڵام مادەکان لەبەر ئەوەی سنوورێکی زۆر بەرفراوانی هەبووە بە پێی مێژووی دێرین چەند سنتەرێکی گرنگی هەبووە، مەسەڵەن خوراسان، منتیقەی ڕێی کە نزیک تارانە، منتیقەی هەمەدان، لە دواییدا هەولێر ناوەندی مادەکان بووە. بە پێی هەندێک سەرچاوەی تر کە لە 200 زاینی نووسراوە وەکو جوگرافیاناس پلینی، باس لە تیرەیەکی مادەکان دەکات کە سنوورێکی زۆر بەرفراوانیان هەبووە، دەڵێ حتا لە ئەثیوبیا، لە منتیقەی عەرەبستان، لە میسر، لە دواییدا چەند سەرچاوەیەکی کەش دێنێت، دەڵێ لە میسر و شام مادەکان ژیاون، ئەو دەڵێ تیرەی ماگیەکان. بۆیە ئەو کەلتورەی میدیا یا کەلتوری مادەکان جێگیر بووە لە هەموو ئەو ناوچانە. لە ئەنجامدا دەتوانین بڵێن بەهۆی کەمبوونەوەی سنووری مادەکان لە دواییدا گۆڕانکاری بەسەر نەورۆزدا هاتووە، بەڵام پێشتر لە هەموو ئەو شوێنانە یادی نەورۆز کراوەتەوە. هەر بۆیە دەتوانین ئێمە بڵێن 4 نەورۆز هەیە لە مێژوودا. لەوانەیە تا ئێستا ئێمە وەمانزانی بێ 1 نەورۆز هەیە، ئەویش خەڵک دەڵێ ئایا جەژنی فارسیان جەژنی کووردە، بەڵام 4 جەژن هەیە کە هەر چواریشی پێ دەڵێن جەژنی نەورۆز. جەژنێکیان لە 23 یادی کراوەتەوە کە پێی دەڵێن جەژنی مادەکان، کە ئەمە لە تەلمودی بابلی باس کراوە، و جەژنێکی تر هەیە لە 2 یادیان کردوەوە کە ئەمە پێیوەست بۆ بە فارسەکان، واتە فارسەکان لە 2 یادی نەورۆزیان کردوەوە، بەڵام مادەکان لە 23. بم بۆرە ئەم نەورۆزە وەک سەرەتای بەهاریا وەکو ئەو بابەتەی کە ئەوترێ ڕزگار بوون لە زوڵم وەمان. نەخێر، یەکەم جار وەرزی بووە، لەبەر ئەوەی پێش مادەکانیش سۆمەریەکان بە 1/4 داناوە بە سەری ساڵ، بەڵام لە دواییدا مۆقەکانی ماد کە تیرەیەکی زۆر زیرەک بوون لە ئەستێرە ناسی، لە پزیشک، لە پێشبینین، تەنانەت لە جادوو، ئەمانە گەیشتنە ئەو قەناعەتە کە لە 21 شەو و ڕۆژ وەکو یەکی لێدێ، ینی ساڵی نوێ لە 21 دروست دەبێت. ئەسڵی نەورۆز وەرزیە، گۆڕانی وەرزەکان. بەڵێ، گۆڕانی وەرزەکانە. لە دواییدا وردە کات بەرەو درێژی دەڕوە تا 21/6. لە 21/6 درێژترین ماوەی ڕووناچیە. لە دواییدا وردە تاریکی زاڵ دەبێت، مەسەن ڕووناچی کەم دەبێتەوە تا 21/9. لە 21/9 شەو و ڕۆژ وەکو یەکی لێدە. بۆیە لە میسریش نەورۆز هەیە، میسرەکان جەژنی نەورۆزیان کردووە، بەڵام ئەوان لە 11/9 لە 11/9 جەژنی نەورۆزیان ژێراوە کە پێی گوتراوە نایرۆز، و هەندێک سەرچاوە دەڵێن نایرۆزە. من تا ئەساوام زانیەوە لەگەڵ سەلاحەدین هاتچوو بێتەوە. نەخێر، بێنژوشی زۆر دێرینی هەیە. نەیرۆز ئێستا قیبتیەکانیش مەسەڵەن ئەو یادە دەکەنەوە، بەڵام لە 11/9. هۆکارەکەش چییە؟ لە 11/9 ئاستی ڕووباری نیل کە بەرز بۆتەوە، بۆتە ئاوداری بۆ جوتیارەکان، دیسان بەهارێک دروست بۆتەوە، بەڵام لە 21/9 نیان کردووە، لە 11/9 یادەکان کردووە. مامۆستا ئەی چۆن ئەم نەورۆزە دوایی لە لای کورد یا نازانم تەنیا لای بڵێم لای کورد
بۆتە جژنی ڕزگار بوون لە زوڵم و لە توغیان و کاوە و زوحاک ئەمە بۆچی وای لێ هاتووە؟ بەڵێ خۆی بۆ بزانە وە باڵین بۆ میسر تەنها جژنێکی وەرزیە. باش مەسەلەن جژنێکی کەشمان هەیە نەورۆز ئەو بۆ زەردەشتیەکانە لە 26 سێ. مەسەن 5 ڕۆژ پاشی ئەم نەورۆزە دەڵێن یادی لەدایکبوونی پێغەمبەر زەردەشتە، بۆیە پێیدان جژنی نەورۆزی گەورە، یعنی ئەوان تابیعەتی ئاینی وەردەگرێت. بەڵام ئەوەی ئێمە کە لە 23 کە جژنی مادەکانە پێیوەستە بە کاوە و زوحاک کە ئەمە مێژوەکی زۆر قوڵتری هەیە، بۆیە بۆ کورد جژنی نەورۆز پاکێجێکی زۆر گەورەیە، یعنی نەک هەر تەنها لە وەرزێکە خۆی ببینێتەوە، بابەتێکی کەلتوریە، سیاسیە، فەرهەنگیە، بۆیە بۆ ئێمە چەندین سەرکەوتن هەبوو لە نەورۆزا ڕووی داوە. دیقەتم باز زەردەشت وەک مادی لە زەردەشت جیا کردەوە بۆ ماد وەک نەتەوە یا وەک هۆز زەردەشت وەک دین چ خۆی یەکەم کەس کە دینی زەردەشتی پێڕەو کردو مادەکان بوو. مادەکان لەسەر ئاینی میترایی بوونە، دوای زەردەشت ریفۆرمی کردو لە ناو ئاینی میترایی، هەر مادەکان جەژنی نەورۆزیان کردو و زەردەشتیەکان بوون، چونکە فارس مێژووی زۆر نوێی هەیە. یعنی لە کاتێکە کە دینی زەردەشت دەبێتە دینێکی سەرتاسەری مەنتیقەی میدیا، فارس لە بوونان هەبووە، شتێک نەبووە بە ناوی نەتەوەی فارس. باش ئەی مامۆستا کاوە و زوحاک وەک ئەوەی کە باسەکرێ پێت وایە حەقیقەتە یا بڵین جۆرێک لە ئوستورەیە لە ئەفسانە؟ ئێمە کتێبی مێژوویمان هەیە کە زۆر لە مێژووی یۆنان ڕەسەنترە، ئەویش کتابی ئاڤێستایە. لە کتابی ئاڤێستا باسی کاوە و زوحاک کراوە. لە زوحاک تابیعەتی ئەفسانەی دەگرێتە خۆ، بەڵام کاوە پاشایەک بووە، کاوە ناوی هاتووە. ئەمە یەک لەو خەفەتەی کە ئێمە پێی دەناڵێنین ئەوەیە دەڵێن کاوە بوونینە لە ناو مێژووی کورد و لە ناو زمانی کورد. من مەسەندەقێکم هەیە کە لە یەشت باسکراوە بە نەس یەشت بەشێکە لە ئاڤێستا وەکو سوورەت لە قورئانە. یەشت هەر چاپتەرێکە، ینی کتابێکە چکە ئاڤێستا لە 5 بەش پێک دێت. من حەزیش دەکەم ئەوە تۆزە ڕوونکردنەوە بکەم، چکە هەڵەیەک هەیە لە هەندێک مێژوو نووس و ئەوانی کە لێکۆڵینەوە دەکەن لە ئاین وا دەزانن ئاڤێستا کتێبی زەردەشتیەکانە. ئەمە دەستەواژەیەکی هەڵەیە، چونکە ئاڤێستا کتێبی هۆزەکانی زاندۆزە، ئاین تێکەڵیەک دەکەن لە بینی ئاڤێستای کۆن و ئاڤێستای ئەمڕۆ. بەشێک هەیە لە ناو ئاڤێستا، چونکە 5 کتێبە بە نەس ناوی کاوە هاتووە. نەس ناوی کاوە تەبعەن یەشت کتێبێکی گەورەیە، بەڵام من ئەوەندەم لێ چاپ کردووە کە باسی کاڤە کراوە. کاڤێ خۆی ئەمە زمانی ئاڤێستاییە. ئێستاش ئێمە لە باکوور هەموو دەکەنە مەسەلەن ئاڤێستا دەبێتە ئاوێستا، ئێمە دەڵێن ئاوێستا، ئەوان دەڵێن ئاڤێستا، شوان دەبێتە شوان. بەڵام تەحریفەکەی ئەکادیمیای ئەوروپا و فارسەکانی ئێستا سەیری کەند چۆن تەحریفیان کردو کردویانتە کەی، ینی و ئەیەکیان لابردووە کردویانەتە کەی. ئەمە بەدەقی زمانی ئاڤێستایی نووسراوەتەوە، بەڵام بە پیتی ئینگلیزی. چەند جارێک ناوی کاڤا باز دەکاتەوە. کاڤە یعنی کاوە وەک ناوی پاشای، وەکو دوایی کە دەڵێن کەی بۆتە لە قەبی کەیانیەکان، بەڵام ئەمە زۆر هەڵەیە. ئێمە کاڤەمان هەیە، بەڵام لەبەر ئەوە ئاڤێستا کە پەیوەندی بە کەلتور و ناسنامەی کووردە، ئەوڕۆ مەسلەی کاوایان لابردووە، دەڵێن کاوە ئەفسانەی و خەیاڵی و هەر ئەسڵەن کاوە ناوی نەبووە لە ناو کورد. بەڵام ئەمە دەستەواژەیەکی زۆر هەڵەیە. ئەوە تا بە دەقی مێژووی لە کتێبی یەشت دەیان جار باسی کاوە کراوەتەوە، هەروەکو مەلیکێکی وەکو پاشایەک شەڕ دەکات لەگەڵ دێوێک کە ناوی زوحاکە. یعنی زوحاک ناوی هەیە و کاوەش ناوی هەیە، بەڵام ئێستا وایان لێ هاتووە دەڵێن وەڵا کاوە و زوحاک هەر بوونی نییە، ینی ئاوا چاواشایان کردوین، دەڵێن زوحاک بوونی نییە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا زوحاک ئەفسانەیە یان نا؟ حقیقەتێکی مێژوویش هەیە. مەسەلەن لێرە باس دەکرێت دەڵێ زوحاک بمبورە کاوە کوردە، ینی کاوە کوردە، بە هیچ شێوەیە پەیوەندی بە فارسەوە نییە. زوحاک کە لە ئاڤێستا باس کراوە لە بینی نەخوایە
نەمرۆڤە دەڵێ سێ شەوی لاو و دەمی هەیە شەڕ دەکا لەگەڵ کاوە دەڵێ پاشای بابل بووە ینی نە پەیوەندی بە فارسەوە هەیە و نە پەیوەندی بە هیچ کەسێکی کەوە زوحاک پاشای بابل بووە ئەو بە نەسی گەشت ویلیام جاکسن مێژونووسە وەختی خۆی گەشتی کردو بە ناو هەموو شوێنەکانی کوردستان و عێراق باسی هەمان دەق دەکا بەڵام ئەو ناڵێ زوحاک لە بینی خوا بووە یان لە بینی دێو بووە دەڵێ پاشایەکی بابل بۆ چەند سەرچاوێکی یۆنانیش دێنێ دەڵێ کاوە خەڵکی ئەسفەهان بووە کە ئەسفەهان شوێنی کوردەکان بووە دەڵێ لەگەڵ فەرەیدونی هاتوون بابلیان ڕزگار کردووە لە دەستی زوحاک. مامۆستا نازانم شتێک هەیە زۆر کەس دەڵێن زوحاک ئەستیاگە ئەستیاگ کورد بووە. ئەستیاگ پاشایەکی کورد بووە باشە پاشایەکی عادلیش بووە بەڵام ئێستا دەیانەوێت زوحاک و ئەستیاگ بێکەوە ببەستنەوە. زوحاک هیچ پەیوەندی نە بە فارسەوە هەیە پەیوەندی بە کوردەوە هەیە دوا پاشای مادەکان بووە بەڵام ئێستا دەیانەوێت خۆی زیاتر ئەم چاواشەکاریە لە شانامەی فیردۆسی دەکرێت. فارسەکان لەوە زۆر لێزانن لە شانامەی فیردۆسی هاتووە لەسەر ئاڤێستا بابەتەکانی هەمووی چاواشە کردووە. مەسەن سێ شەوی لاگەکەی کردوتە کە دوو مار لەسەر شانی دەڕوێت و ئیتر فەرەیدون دێ ڕزگاری دەکات و لەوێ مەسەلەی کورد و فارس دروست دەکات بەڵام لە ئاڤێستا هیچ شتێک نییە بە ناوی فارس. هەر ناوی نییە. ناوی نییە زیاتر ناوی پیشادیەکان هاتۆ کە ئەمانە لە مەزدەرێکی کە دەڵێ پیداشیەکان هەمووی پاشایەکانیان لە مادەکان بووە. پیداشی چێ بوون؟ ئەمە چەند دەسەڵاتێک بوونە لە منتیقەی مادەکانە دەسەڵاتیان هەبووە. ئەمانە پێشی دروستبوونی ماد وەکو دەوڵەتێکی ئیمبراتۆریەت. ئەمانە دەسەڵاتیان هەبووە بەس پاشاکان لە مادەکان بوون. بەپێی زۆربەی سەرچاوە کە من لە بەردەستمدا هەیە دەتوانین لە بەرنامەیەکی کە هەموو سەرچاوەکان بێنم. باشە مامۆستا بەنسبەت با بڵێن ئاگری نەورۆز خۆیەوە بۆچی ئێستا وا سێرەکرێت کە نیشانەی ئاگرپەرستیە ئەم بابەتە؟ خۆی بەداخەوە ینی زۆر سەیرە لە لای هەندێک مامۆستای ئاینی کە دیراساتی ئاینیشیان کردووە. دیراساتی ئاینیان کردووە. دیراساتی ئاینیان کردووە ئەو هەڵە گەورەیە دەکەن. من 17 ئاینم دیراست کردووە. هیچ شتێک نییە لە دنیادا ئاینەکە بێ ئاگری پەرستێ. بێجگە زەردەشتی. هەر بێجگە لە زەردەشتی هیچ دینێک نییە ئاگری پەرستێ. زەردەشتیش ئاگرپەرستی ئاگرپەرست نەبووە و بەڵکو لە سەردەمی میتراییەکانیش ئاگر پیرۆزی خۆی هەبووە. پێش زەردەشت مادەکان بۆ هەر توخمێکی سروشت خوایەکیان هەبووە. بیریان لەوە کردوتەوە ئەو گەردونە دەبێ هێزێک هەبێ بۆ هەر شتێک هەر توخمێکی سروشت بەڕێوێ بەرێ. مەسەڵەن ئاگر خوای خۆی هەبووە با ئاگری خۆی هەبووە جەنگ بڕوای خۆی هەبووە خوایەکیشان هەبووە بە ناوی ئاهورا مەزدا کە خوای حکمت بووە ئیلاه الحکمە. ئەو ئیلاه الحکمە بەس پەیکەری نەبووە ینی هەموو خواکانی تر ئەناهیتە زامیات هەموو خوایەکی پەیکەرێک هەبووە ڕەمزی ئەو خوایە بووە بەڵام ئەوان گوتیانە حکمت لە ناو مێشکایە ینی ناتوانانی وێنەی بکەیت. پێتوانێت ئەو حکمەتە هەرمە بەسیان ئەو خوایە کە لە ئاسمانە ینی بۆیە تەسویریان نەکردووە؟ تەسویریان نەکردووە و گوتیانە هێزەکیش هەیە ئەو گەردونەکە لە بینی خواکان تەنسیقی هەیە. زەردەشت کە دەکەوێتە خەڵوەت بیر لەوە دەکاتەوە دەڵێ نابێ ڕووناچی خوای ڕووناچی گەردونی دروست کردبێ دەبێ مهندس العەزەم با بڵێن کە لێ ئێستا ئەو مستەڵەحە بەکاردێ دەبێ حکمەتێک هەبێ دروستی کردبێ کەواتەوە دەبێ ئاهورا مەزدا دروستی کردبێ لەوێوە خوای تا خودایی دروست دەبێ و ئاگر و ئەم خوداکانی تر پلەیان دێنێتە خوارێ لە بینی مرۆڤ و خوداوەند دەبن بە یەزد دەبنە فریشتەکان. یعنی وەکو هەر لە ئیسلام و لە دینە ئاسمانەکان مەسیح مەلائیکەت هەیە. بۆیە مەسەلەن ئاگر دەبێتە یەزد ینی ڕەمزێکە بۆ بەڵام نەوە ئاگر پەرستیە و نەیز جا خۆی مە دەتوانی هەر ئەو بەڵگانە لەوانەیە موسڵمان
قەناعەتی پێ نەکا بەس ئێمە دەتوانین بە ئاەتی قورئان و بە حەدیث ئەبی سەلمانی مامەستا پێشەوەی بچینە سەر ئەوە ئاینەکانی تریانی بڵین بەڵێ. پێش ئیسلام وەک میترایی و بەڵێ سیمۆن زەردەشتی ئەوانە چۆن باسی ئەماکەنیانی باسی باسی نەورۆزیانی لە نەورۆز ئێستا زەردەشتیەکان هەندێک لێ کۆڵینەوەیان هەیە دەڵێن لە سەرەتایی مرۆڤایەتی نەورۆز هەبووە لەبەر ئەوەی نەورۆز سەری ساڵە یما کە پاشایەکی زۆر عادل بووە ینی پێشی زەردەشت بە هەزاران ساڵ ئەو جەژنی نەورۆزی داهێناوە بەڵام بەنەس نەورۆزی باز نەکردەوە بەس باسی چی کردو باسی یەکسانی شەو و ڕۆژ و ئاهەنجیان جێڕاوە بەڵام ناوەکەی نەورۆز نەبووە هەر ئەو یمە لەگەڵ زوحاک شەڕ دەکا ینی زوحاک لە دوو شوێن ناوی دێت شەڕی بینی یما و زوحاک هەیە لە دوای من بڵین هێمای شەڕ بوو هێمای شەڕ بوو ویستە باسی ئەو بکەی کە لە قورئانیشە شتێک هەبێ لەو بارەوە لە قورئانە ئاەتێکی زۆر سەریح هەیە ئاەتی حەفتەی سوورەت الحەج دەڵێ إن الذين آمنوا والذين هادوا والصابئين والنصارى والمجوس والذين أشركوا بس ئاوتریان مەجووس ئاگرپەرستن آخر ئەگەر والذين أشركوا جای کردوتەوە جای کردوتەوە خۆی سێ الذینەی تێدایە ئەگەر وا وایە مەسەلەن مەجووسی دەخستە شرک والذين أشركوا بەڵام لێرەدا دەبینین مەجووس لەگەڵ ئەهلی کتاب دایناوە مەجووس چی ینی مەجووس خۆی عەرەب لەوە هەڵەیەکیان کردووە بەڵام دینی لە قورئاندا وەکو تەصحیحەک هەیە بۆ مێژووی عەرەبەکان والذین ئەشرەکوا مەجووس خۆی تیرێکی مادەکان بووە مەگەوسیان پێ گوتووە وەکو نەتەوەن ڕەچەڵەکن بەڵێ وەکو ڕەچەلەکن نەتەوەیە بەڵام لە سەردەمی ڕۆمەکان مەجووسیان بۆ دوو شت بەکارهێنا هەم بۆ میدیەکان هەم بۆ ئاینی زەردەشتی دەنا ئاینی زەردەشتی خۆی بە ناوی زەردەشتەکان دەڵێن مەزد یاسنایی بەڵام مەجووس بوو بە ناوێک بۆ زەردەشتەکان لە دواییدا دەوەل ئاەتەکە کە تەواو دەوێت ئین الله یەفصل بینهم یوم القیامە ئیتر ئەوە خوا جیای دەکاتە ئێمە نییە بۆ زیاتر پێغەمبەریش دووری خوای لەسەر کاتێک کە موسڵمانەکان هێن بۆ منەوە ئەڵێ لەگەڵ مەجووسا وەکو ئەهلی کتاب حساب بکەن بالضبط ئێستا ویستم ئەوە بڵێم ینی ئەمە لە پاش قورئان ینی ئێستا و قورئان ئاەتێکی سەریحە وانە چونکە ئەگەر ملاحەزەیەکی جوانە جا مەسەن دەڵێن وەڵا دینی ئاگرپەرستی بۆ و یان دوو خوایان هەبووە زەردەشت بڕای بێ خوا هەبووە ئەگەر وا بە لەگەڵ شرک دایدەنەوە نیە لە دواییدا لە پاش مەسەن قورئان کتب الستەمان هەیە کتب الستە لە ئەو شەش صحیحەی بوخاری و مسلم و ترمذی و دارامی و ئەبوو داوود لە پاش ئەمە و موطئ المالیک و مسند الأحمد و لە پاش ئەمەش بەیهەقیمان هەیە هەر هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە پەیامبەری ئیسلام جزیە لە زەردەشتیەکان وەرگرتووە جزیەش بۆ ئەهلی کتابە یعنی ئەوەک هەیە حەدیثێک هەیە دەڵێ سنوا بهم سنة أهل الكتاب ئەمە لە سەبارەت بە ئەهلی سنە ئەهلی شیعەش لە عەلی ئەبین تاڵیب زیاتر کە ڕابەری هەموو شتێکە عەینەن حەدیث هەیە عەلی بن ئەبی تاڵیبیش جزئی لە زەردەشتیەکان وەرگرتووە عومەری کوڕی خەتابیش وەریگرتووە هەر نەورۆزیشی لێ پیرۆز کردوون نەورۆزی عەلی بن ئەبی تاڵیب لێ پیرۆز کردوون ئەو حەدیثەی کە باسەوە کە عەلی نەورۆزی پیرۆز کردووە لە با بڵێن لە مەجووسیە لە فارسەکان لە صحیحی سنەشە هەیە لە بوخاری لە سنەش هەیە لە سنەش هەیە ئەوە سێرە دەڵێ پێیامبەری ئەکەواتە پێیامبەری ئیسلام لە هەموو کەسێک زیاتر شارەزای شەرعی ئیسلام بووە ینی معقول نییە مەسەن پێیامبەری ئیسلام لەو شەرعە نەزانێ بە ئەهلی کتابیان دابنێ تۆ بە ئاگرپەرستی دابنێ ینی ئەمە ئیشکالێکی گەورەیە توانی ئەم قسانە تازن ینی ئەمە ئاگرپێن بڵین هێنی سەلەفیەکانی ئەم سەردەمەیە ئەجنا وەختی خۆی مەلاکانی خۆمان هیچیان لەو بارەوە نەوتەوە ئازانم جا بۆ ئێمە ئەوە باسکەین مەسەن کە گوتمان جەژنی نەورۆز پەڕیوەتەوە بە هەموو جیهان مەلای ئەفغانی پیرۆزبایی لە جەژنی نەورۆز دەکات لە هەموو خەڵکی ئەفغانستان ینی باشە ئەفغانیەک ئەویش خۆی بە موسڵمان دادەنێ چۆن من دۆکیمنتریم هەیە کە مەلایەکە هاتوۆتە ناو دەرەوە خەڵکی کۆ کردوتەوە پیرۆزباییان لێ دەکات لە جەژنی نەورۆز چونکە بۆ ئەوەی کە پێیامبەری ئیسلام لەو شەڕە نەزانێ بە ئەهلی کتاب یان دابنێ جەژنی نەورۆز
ئێمە گوتمان 4 نەورۆزمان هەیە. نەورۆزی 26 مانگ 26 سێ ئەوە جەژنی زەردەشتەکانە و پەیوەندی بە موسڵمانەوە نییە. بەڵام 23 ئەمە جەژنی ئێمەیە. جا ئەو نەورۆز بۆ ئێمە زۆر دەگەێنێ کاک سۆران. مەسەلەن نەورۆز جەژنێکی کەلتوریە. جەژنێکی مەسەلەن بابەتی ئاینیشی هەر تێدا ئاینی کۆن و کەلتوری کوردی. ئێمە هەمومان لەسەر نەورۆز کۆچین. مەسەلەن دایان حیزبمان هەیە ئەوڕۆ لە کوردستان هەمووی اختلافی ئایدیۆلۆژیای هەیە. بەڵام هەمووی لەسەر نەورۆز کۆکە. ملحید بڕوای بە نەورۆز هەیە، موسڵمان بڕوای بە نەورۆز هەیە. کەواتە نەورۆز ئێمە کۆ دەکاتەوە، یعنی ڕوحی کورد لە نەورۆزدایە. بەڵام ئەوڕۆ دایانەوێ ئەو جەژنە لە ئێمە زەوت کەن. مامۆستا کاتم لەوە چ زۆر نەما بێ. ئەمە بێمە ئەم سەردەما. بڵێن نەورۆز لە کێوە با بڵێن یادیەکرێتەوە لە پێش بەرنامەکە قسەی کردوتە لە سەردەمی گۆلەوە زائیف بووانی لەوە پێش هەبووە. لە سەردەمی وەکو دەق هەبێ لە سەردەمی ئەشکانیەکان هەبووە، لە سەردەمی ساسانیەکان یادی نەورۆز کراوەتەوە. بۆ نمونە تەنانەت جووەکانیش لە سەردەمی ئیسلام ئەمە بەست پێش ئیسلام تەنانەت لە سەردەمی ساسانیەکان جووەکان هاتوون لە زۆر شوێن هەدیان بۆ زەردەشتەکان هێناوە، چکە جەژنی وڵات بووە. لە دواییدا لە پاش ئیسلامیش ئەو جەژنە هەر کراوەتەوە. هەتا سەردەمی بۆیهیەکان و لە دواییدا مەگۆلەکان کە هاتن قەتڵ و عامیشی زۆریان بۆیهیەکان تورک بوون. تورک بوون، تورکی شیع بوون. شیع بوون. ئەمانە هاتن جەژنی نەورۆزیان بە تەواوەتی قەدەغە کرد. بەڵام لە هەموو شوێنێک نا لە دیاربەکر جەژنی نەورۆز کراوە. باسی دیاربەکر کرد. ئامەد بڵێن بەڵێ لە ئامەد و تەنانەت ئەڵەن پیرەمێردی شاعریش لەوانی وەرگرت. پیرەمێرد کە چۆتە باکوور لەوێەوە مەسەن پیرەمێردیش ئەو جەژنەی دیوە و زیندوی کردەوە هێناویێتە شاری سلێمانی. یعنی کەواتە لە ناو کورد لەوانەیە لە هەندێک شوێن زائیف بۆ بێ، بەڵام لە هەموو شوێنەکانی تر هەبووە. وەکو چۆن مەسەلەن شەوی یەڵدا لای ئێمە تابان بێگومان 4 جەژنمان هەبووە. جەژنەکانی ترمان لە ناو چووە یادی ناکرێتەوە. ئێستا یەڵدا وردە وردە زیندوو دەبێتەوە و خەریکە جەژنی نەورۆزیش لە ناو ئێمە کاڵیکەنەوە. ئەوە مەترسیەکەیە. ئەو عەقڵە سەرلەفیە با بڵێن. لە کاتێکە عەقڵی بڵێن زانانی کۆن قبوڵی کردووە ئەسڵەن وانە بووە. زۆر باشە. مامۆستا لەوانەیە ئەمە دواپرسیارم بێت. مەسەلەی نەورۆز بۆ کورد بە گشتی چی ئەگەێنێت یانی؟ جەژنێکی نەتەوایەتیە، جەژنی سەرکەوتنە. ئێمە زۆر مناسبەمان هەیە لە نەورۆز سەرکەوتنمان هێناوە. لە ڕاپەڕینی 91 لە کەرکووک ڕزگار کرد لە ڕۆژی نەورۆز. چونکە سەری ساڵە زۆربەی مناسبە دینیەکانیش ژیانەوەیە، بەهارە، جەژنی تێکەڵی و ئاشبوونەوەیە لە نێو خێزانەکان. یعنی شتێکی ناشەرعی لە ناو نەورۆزان نابیندرێ. پێکبەستنەوەی خێزانەکانە لە قەدیمیشە نەورۆز بۆ بابەتێکی ئاینیش بەکار هاتووە پێشی سەردەمی میترایەکانیش. ئەمە مۆقەکانی میدی ئەو مۆقەکان بڵین زانایان تیرەیەک بوونە پێیان گوتووە مەگەوز، مۆغیان پێوتن لە کوردی ئێمە دەڵێن مۆغ. مۆغ تیرەیەکی زۆر بەبلیمەت بوونە، هەرچی زانا و مێژ و نووسی دنیا هەیە باسی ئەو تیرەیە دەکات و لە هەموو ئەو سەردەمانە مەجووس هەر لە مەجووس بەڵێ بەڵێ مەگۆس چونکە نییە دەبێتە جێ بۆتە مەجووس. بۆیە دەوڵەتی ساسانیش کە دروست دەبێت دەوڵەتێکی مەگووسە، ینی تیرەی میدیەکانە دروستی دەکەن. بەڵام لە دواییدا کە عەرەبەکان دێن تێنەگەیشتن لە دوو کەلتوری جیاواز وای دادنێن کە مەجووس دینە وە ساسانی. ئەساش مەسەڵەن لە ناو یەهودا یەهود و جوولەکە دینێکی قەومێ لەبەرەوە یەهود وەکوونەتەوە وەکو دینیش تێکەڵەکرێت تا ئێستاش لەوەی ئەویش بۆ شوەیە بوو. مەجووسیەکان دینەکانیان نابڵاو کردوەوە بە هەموو دنیا. بۆ نمونە لە یۆنان هەتا نزیک یۆنان مێژ و نووس هەیە، مەسەڵەن سامەفای لوشانی سامەسا نزیکی یۆنان باس لە مۆغەکان دەکا و باس لە زەردەش دەکا و باس لە میدیەکان دەکا. زۆر سپاس مامۆستای بەڕێز. زۆر سپاس دەکەن. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە
تا ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ.